ئێستانەکەون بڕیاردا هەموو قەپاتکەین حتا حکومت على يعني جژن لەو شارە گەورەی نان نەبی مسایف نانی بکری بخۆن. ئەمڕۆ بەشێک لە ناناوەخانەکان کراونەتەوە بەشێکی تریشیان داخراون قسەمان لەگەڵیان کرد ئەوانەی کە کراونەتەوە ئەو دوکاندارانن کە دوکانەکانیان هی خۆیانە و پێویست ناکاتکەوە کرێ بدەن بۆیە بۆ ئەوان دەری دێنێت ئەگەر قازانجەکەی کەمێکیش بێت بەڵام ئەوانەی کە لە دوکانی کرێن و ناتوانکەوە بەم نرخەی ئێستا نان بفرۆشن ئەوان دوکانەکانیان داخستۆ و قسەمان لەگەڵیان کرد ئاماژیان بەوەدا کە بەم نرخەی ئێستا هەر بتڵێک بە 25 بۆ 26 هزارە ئەوان ناتوانکەوە ناناوەخانەکانیان بکەنەوە لەسەر ئەم بابەتە قسەم لەگەڵ ئەحمەد قادر قایم قامیەتی قەزای ڕەواندز کرد ئاماژەی بەوەدا کە لیژنەیەکیان پێک هێناوە بۆ ئەوەی لە کە بەیانی جەژنە لە یەکەم و دووەم و سێم ڕۆژی جەژن بتوانرێتکەوە نانەوەخانەکان هەر بتڵێ غازیان بە 15,000 دینار پێ بدرێت تاوەکو بتوانن ئەم خەڵکەیکەوە بە گەشتیار ڕوودەکەنە قەزای ڕەواندز وەروە ئەو ماڵانەی کە لە بەهۆی جەژنەوە قەڵە بارق دەبن بتوانکەوە نانیان دەست بکەوێت بەڵام ئەوەی کە باسم کرد ئەو دوکانانەی کە کرێچین و دوکانەکانیان هی خۆیان نییە هێشتاش دەڵێن ئێمە بۆمان دەرنایەنێت و ناتوانین بەم نرخە ئیش بکەین تەنها ئەوانە نەبێت کە ئێستا لە پشتی منەوە دیارە دوکانەکانیان هی خۆیان و خۆیان بەڕێوەی دەبن بۆ ئەوان ئەگەر قازانجێکی کەمیش بێ کێشیان نیە ئۆتوانکەوە دوکانەکانیان بکەنەوە خەڵک زۆر گرفتی لۆ دروست بە هەم لە ماڵ هەمیش کاسبکاران بە تایبەتی ڕنگدانەوەی زۆری لەسەر نانەوەخانەکان هەیە لێستادا پێم بڵێ هۆکار چێکە نانەوەخانەکە داخستووە سەرەتا بەخێر بن وەڵاهی مەسەلەی غاز پێشی بتڵی بە 8500 بوو ئێستانێکە بوویتە 26,000 هەر بتڵی ئێستا ئەمە قلینەی بینین بە 26,000 بابێن لەکنە مەڕاوەسن داخوا چەندی لێ دەرەچیتەوە وانە بابێن داخوا ئەمە چ بکەین ئێستانەکەون بڕیاردا هەموو قەپاتکەین حتا حکومت علاکردنەوە بینیتەوە بڕیارن وایە نەشکەینەوە ئینشاڵڵا هەتا لایەک لێولاچەکە ئەمە قنە غازی بە 26,000 بینین بەڕاستی نۆمە دەرناچی باشە ئەدیەگەر بێتونانەکان ژمارەیان کەمکەنەوە یاخود وەزنی گوتکە هەویرەکان کەمکەنەوە وەزنی گوچی ئێستانێکە 125 غرامیە ئەتوەرە بینە بکە 100 غرام بکە 4,000 داخۆ چنانە چ لێ دەرەچی 130 لە چێ 100 لە چێ وەنە واتەگەر حسابی پارەی دڵە غازەکە بکەین 4 نان بە هەزاری 4,000 100 غرامیش ئەمە بە خۆستانێکە 6,000 125 130 غرامی باشە تاوەکوستا هیچ پیچیان پێ نەگوتون سەبارەت بە چارە سەرکردنی ماوەی 3 ڕۆژی شت نزیک ناناوەخانەکان لە ڕەواندز بەشێکیان داخراوی ئەوانەی کە بەغاسی شەکە بەرەبەر لەبەر گرەوەی گرفتیەوەی غاز گرانە کابرا بقینێ بە 26,000 بکڕی ئەمە و دوسێ ڕۆژانە داخیر بووم غازم دانا و تاچیدا مابوو ئەگە نامیش قنە غازی بە 26,000 بەڕاستی ناوە باشە تایبەتیش بەیانی جەژنە خواردنگەکان یاخود ئەوان ئەو ماڵانی کە میوانیان هەیە زۆر نانی باڵی فڕنی یاخود نانەوەخانیان پێویستە بە تاکی دارێ وڵات بستانێکە سبە و دوزبە هەم نەورۆزە و هەم جێژنەشی بەسەدادێ ئێستانێکە مەطعامانە دێن بەڕاستی گرفتی هەرە گەورێ بە چەند سەرخێزانیش لێرە لای تووشیانە کرد وەڵاهی بەدایمی سێلێن بەدایمی سیان ئەوان شێستا لە ماڵێنە بەس بە تاکی دارێ وڵات بەدایمی سێلێن باشە داواکاری چییە وەڵاهی داواکارین غاز بەس غازنەوە چی خۆ لێ بکەنەوە قنێ 28 و چێشە نابیشاڵ یاخود چارەسەرێک بوو نانەوەخانەکان بکرێت چارەسەر ئەوێ غازن وەرزان وەرە فەرداری بە 30,000 کڕم قنە غاز بە 26,000 لۆم چ دەردی ئایسان بە حەق قسا بکە لەوان دەرنانی ئەوان سێ نەفەر ژیانیان لەسەرەوە باشە پێت وایە ئەم چارەسەری کە دۆزراوەتەوە لە ئێستادا بۆ نانەوەخانەکان بتڵی غاز بە 15,000 دوو بەتڵ کەم نییە یاخود ئەگەر بۆ هێشتاش ئەتوانن ئەوانەی کە دوکانی خۆیان نیە و کرێچینە و خەڵک لەلایەن ئیشەکە بۆوان دەری دێنێت بەو نرخە بۆوان دەری نایەنی بەحقت بۆوان دەری نازانانی بۆ بۆیان دەرنانی ئەوان کرێ دوکانێدان 3 نەفرن مەسەرەن شەلا 18,000 بە هەزاری ئەوێ شێ 18,000 بە وەستا 25,000 بە ئاردی بکڕە غاز بە 15 بکڕە باکە لەوانەیە ئەزەرەکە بەڵام ئەمن ئارد و غازم لەسەرە کرێ دوکانێم نییە ئەوش برادەرە شەلا مەسەرە بە 100 نانی خۆی 1000 نامی 18,000 خۆباتن ئیدی هەموو شەکان بە خۆکەم لۆم دەردینیەکەنا دەرنانی بەڕاستی دەرنانی دەستخۆشیشیان لێکەینە تا ئەو وەز ئەشتێ پەڕی خۆ بەتەمانیا تاتایوەبی ئەگەر هەری وەش بۆ احتیمالی مەسەرەن پاش ژێژنێ 10 ڕۆژ 5 ڕۆژ پاش ژێژنەرە وەزعبی
خام و لژنەکانی هەولێرێ وانش وتواب احتمال ئینسان نابێتە بە هەزاری ئەگەری هەیە هەنجی بەڵام ئێستا بۆ جێژنێمە خەڵکی مەحتەلکەینە ڕاستی هەندێک شتی غەڵەتە ئەویسان نابێ هەبەری خۆی بووە مساعیف دێ خەڵکی بێگانە دێ معقول نیە لە شارەشی گەورە بەیانی جەژنە لەو شارە گەورەی نان نەبێت مساعیف نانی بکری بخۆن شتی وە نان نابێ نانێ ما ئەو سێ چوار ڕۆژێ با خێر نەکەین تاکە فڕنیچەکان بالۆ ڕۆژەیەکی 10,000 بین و بەشی پێوارە بەتەڕە دەین بە میوە دەین و بخۆین و خلاصم ڕە بە ئەو دە ڕۆژەی خێ و سێ ڕۆژەی خێر نەکەین